طبعا ئەوڕۆ بە مەبەستی تاوتوێکردنی ئەو بڕیارانەی لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە دەرچووبوون و هەروەها بڕیارەکانی ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر کۆبوونەوەکمیان ئەنجامدا لەسەر ئاستی ژووری ئۆپەراسیۆنی قەزای سۆران بە مەبەستی تاوتوێکردنی بڕیارەکان. ئێمە بەرپرسین بەرامبەر بەجانی هاوشاریان و هاوڵاتیانی سنوورەکەمان بۆیە ئەو ڕێکارانەی کەوا لە بەیاننامەی وەزارەتی ناوخۆوە هەروەها ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێر هاتووە وەکو خۆی جێبەجێ دەکرێن. ئەمەش لە پێناو تەندروستی هاوڵاتیانە کەوا پابند بکرێن بە بەستنی ماسک کە بڕیارەکانیش وازەحە ئەو شوێنانێکەوە پابند نین لە مارکێت و مۆڵ و شوێنی کارەکان ئیزراعاتیان لەگەڵ دەکرێتن بە داخستن و هەروەها غرامەکردنیان بە بڕی 1 ملیۆن دینار و هەروەها ئەو هاوڵاتیانەشکەوە پابند نین بە بەستنی دەمامک لە شوێنە گشتیەکان ئەوە غرامە دەکرێن بە بڕی 20,000 دینار. ئەمەش ئامانجمان غرامەکردنی خەڵک نییە بەڵکو پابندبوونیانە بە ڕێنمایەکان بۆ شوێنە گەشتیارەکانیش بە هەمان شێوە ئێمە لە ڕێگەی بازگەکان ڕێنمایان پێ دەدەین. ئەو گروپە گەشتیاریانەی کەوا ڕوو لە ناوچەکەمان دەکەن پێویستە پابند بن بە بەستنی ماسک ئەگەر هاتوو ماسکیان نەبوو ڕێگەیان پێ نادرێت داخلی سنووری قەزای سۆران ببن و هەروەها خاوەن شوێنە گەشتیاریەکانیش پێیان ڕادەگەیەنین و ئیلزام دەکرێن بەوەی کەوا ئەو گروپە گەشتیاریان یاخود ئەو گەشتیارانی کە ڕوو لە شوێنەکانیان دەکەن پابند بن بە بەستنی ماسک بە پێچەوانەوە کاردانەوەی یاسایی بەرامبەر بە شوێنە گەشتیارەکان دەکرێتن.